گفتوگویەکی کراوەیە دەربارەی دۆسەی منداڵە ونبووەکان. 25 ئایار هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی مناڵانی ونبوو دانراوە. بەڵام ئێستا گشت ڕێوشوێنە یاساییەکان بۆ گەڕانەوەی مناڵە ونبووەکانی هەڵەبجە ڕاگیرا و پارێزەرێکیش دەڵێ لە ڕووی یاسایی و کۆمەڵایەتی و تەندروستیەوە زەمینەسازی پێویست بۆ دۆزینەوەی ونبووان لە ئارادا نییە. کەیسێکە بێ لایەنێکی قانونی بۆ دامرێت واتە پێویستە چارەسەری یاسایی لە پەرلەمانی کوردستان یاخود پەرلەمانی عێراق. ئەم کەیسە چکە کەیسێکی تایبەتە بە عێراق و بە هەرێمی کوردستانیش. ئەمە یەکەم. دووەم لە ڕووی مرۆییەوە پێویستە سەرجەم ڕێکخراوە مرۆڤ دۆستیەکان لەم کەیسا بەشدار بن و هەروە لە ڕووی پزیشکیەوە کە پێویستە لایەنە پزیشکەکان پزیشکە دادیەکان پێویستە بە پێشکەوتوترینی ئامێرەکان ئەم پشکنینە ئەنجام بدەن لە کاتی ڕوبەڕوونەوەی ئەم کەیسانە. بۆیە ئەتوانین بڵێن بۆ هۆی نەبوونی ئەم زەمینە سازیانە کەیسی مناڵە بوونەکان تا ئەسە کەیسێکە کێشەی دروست کردوە لە باتیەوەی کە کێشەی مناڵ و کەسوکاری مناڵە بوونەکان چارەسەر بکات. 76 خێزانی هەڵەبجە سکاڵایان لە دادگا تۆمار کردووە بۆ دۆزینەوەی 219 منداڵی ونبوویان. بەڵام ئێستا گشت ڕێکارەکان ڕاگیراون. کەسوکاری منداڵە ونبووەکانیش دەڵێن هێشتا چاوەڕوانی گەڕانەوەی ونبووەکانمانین. قۆمێکێکم لەوانەیە کە برایەکم ون بووە هەتا ئێسمە لە چاوەڕوانی گەڕانەوەیان، بەڵام لە ڕاستیە ئەو کەیسانەی کە لە ڕابردووە هەبووە ئەو میکانیزمانی گرامنەتە بەر بۆ ئاشناکردنەوەی مناڵەکان بە کەسوکاریان ئەوەنە دڵخۆشکەر نەبوون. لەوانەیە کۆمەڵی کێشەی یاسایی و کۆمەڵایەتی دروست کرد بێ بۆیان هەستەکەم بەرپرسانش تۆزە کەم ساردن لەم بارەیەوە بۆ یەکان ئەگەر بکری هەوڵەکان چڕ بکرێتەوە و بەڕێگایەکی تر بە یاسا. منداڵێکی گەڕاوەی هەڵەبجە کە 4 ساڵە بە خێزانەکەی شاد کراوەتەوە دەڵێ پرۆژەی نوێن پێەیە کە دەتوانێت ونبووانی هەڵەبجە لە ئێران بدۆزێتەوە. بەمەرجێک حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان هاوکاری بکەن. ئەو مژدەیەش بدەم کە ئەگەر حکوومەتی هەرێم لە ڕاستی دابیەوێت ئەم کارە ئەنجام بدات ئێمە توانامان هەیە تاقیگەی تایبەتمەندی DNA و بانکی ئەو منداڵە و خێزانەکانیان بەردەست بکەین. تەواوی پرۆژەکە بە شێوەی سیستماتیک دەتوانین لە ماوەی 3 مانگدا ئەنجام بدەین. گەرچی حکوومەت بۆردێکی تایبەتی بۆ دۆزینەوە و سۆراغی مناڵە ونبووەکانی هەڵەبجە پێگێنابوو، بەڵام کەسوکاری مناڵانی ونبوو پیان وایە بۆردەکە بەکاری ڕاستەقینەی خۆی هەڵنستاوە. دروستبوونی کێشەی یاسایی و پزیشکی کۆمەڵایەتی وای کردووە کەسوکاری ونبووان تەواو بێیوا بن و ئومێدیان بۆ شادبوونەوە بە ئازیزانیان نەماوە. حکوومەتیش لەو دۆسیەدا بەکەم تەرخەم و گوێپێنەدان دەزانرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.